دڵێ پێوانەکە تەنها شوعەکانین بەڵپێکێتەکان پاتێکان حتا بەدادران لە حەجی شعبی هاتنە ئێمە ئاماژمان لە ئێستا کە پاڵپشی لە ڕۆژئاوا بکەین ئاماژ وەسە گەدیش وە داعش وە جۆلانی بۆسینەوە کە دەنگی لە خانەقی بەس بکەین ئەڵا پاڵپشی ڕۆژئاوا ڕۆژئاوا تەنیان ێبای عالەمە گشتی بزان ڕسالەی گەرا کەون گشتیرا کوڕە ئەڕدیە گشتی ئەلحەمدولیلا جۆلانی لە خۆیە و ئیسە کورد تەواو بوود بالعکس چش باشی کردەوە گشتمان یەکە و گردی من هەر چوار پارچەکەی کورسان یەکە و گردی من ئەوە خۆیە فەضایات بش تەماشای بکە تەماشای کورد بکە چەکە درا ڕۆژەوە شەهید دەیمنراڕوو لە باشوورە و چ شەهید بوود لە باکوورە و چ شەهید بوود ئیمە کوردی من خوددا خەڵقمان کردیە ئیمە کوردی من بوسڵمانی ئیمە لە بوسڵمانی ئەوانە خاسرە ئیمە لەبان نەهەج پێغەمبەر و ئالبەیت پێغەمبەر ڕیکەی من ئیمە غەڵەت ناکەین ئەوانە غەڵەتکەن چونکە ئەوانە مەجازریکان جەرائیمیکان خدا و پێغەمبەر قبول وە پێ ناکات لە ناو دین ئیسلام موجود نییە ئەحمەد قارەمانە شەهیدی کوردستانە ئەحمەد قارەمانە شەهیدی کوردستانە